ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆیە. لە هەرێمی کوردستان ساڵانە ژمارەی ڕوودا و قوربانیانی هاتوچۆ لە بەرزبوونەوەدایە. لە شوێنێکی وەکو ئیدارەی سۆران ڕووداوەکانی هاتوچۆ دوو ئەوەندەی ساڵانی ڕابردوو زیادی کردووە. بەرایەتی هاتوچۆی سۆران و لە ئیدارەی سربەخۆی سۆران بەگشتی ئاماری دەمانجی ڕابردوومان ١٩٠ ڕووداوی هاتوچۆی زۆرا زۆرمان هەبووە بە هەموو زۆرەکانیەوە. نزیکی ٢٧١ هاوڵاتی بەداخەوە زامدار بووە، بریندار بووکەوە. 13 هاوڵاتیش گیانیان لەداوە. لە هاوڵات ئەوانەی گیانە دزاوە 12یان لە ڕەگەزی نێرن و یەکیشیان لە ڕەگەزی مێیە. قەڵەباڵغی شەقام و ڕێگا سەرەکیەکان لە زۆری ئۆتۆمبیل. زۆر جاریش ناوشیاری شوفێران لە پابەند نەبوونیان بە ڕێنماییەکانی هاتوچۆ هاوکات خراپی کواڵیتی هەندێک لەو ئۆتۆمبیلانەی ئێستا لە هەرێمی کوردستان هەن. لەگەڵ ئەوەش خراپی و یەکڕێڕەوی لە هەمان کات تەسچی و زۆری پێچی ڕێگا سەرەکیەکان هۆکاری چەندان ڕووداوی هاتوچۆن. ڕووداومان هەیە هۆکارەکانی دەگەڕێتەوە سەر شوفێری خودی شوفێرێکە خۆیەکە بڕیارێکی غەڵەت دەدا هەڵەیەک دەکا ڕووداوێک دروست دەکا ڕووداوێکە دروست دەکا کارە ساتەکە گیانی چەند کەسێک دەکەویتە مەترسی و ناخۆش. هەندێک ڕووداومان هەیە هۆکارەکەی دەگەڕینەوە بۆ تەسچی ڕێگاکان کەەوە بە حکومەی زۆربەی ڕووداوەکانی ئێمە لە ئیدارەی سەربەخۆچەند دەکەوێتە ڕێگای نێوان سپیلک خەلیفان. ئەم ڕووداوە لێکەوێ ڕوودان بەهۆی تەسچی ڕێگاکانە. ڕوودا هۆکاری کەرمان هەیە کە دەبیتە بۆ ڕووداوانە هۆکاری ئۆتۆمبیلە. کوالێتی ئۆتۆمبیلەکان هەتا ڕادێ هیلوانێ باش نەبیت وەکو پێویست نەبیتن، ینی بۆ ئێمە وەکو قەنەعەت پێ هاتوونێ بکەمە ئیشمان بین ئەم ئۆتۆمبیلێکی کوالێتی باشە کە تووشی ڕووداوێک دەبی کەسەکە سەرنشینەکان شوفێرەکان سەلامەت دەبن. ساڵانە بەهۆی زۆری ڕووداوەکان چەندان کەس دەبنە قوربانی لە گیان لە دەستدان و کەم ئەندام بوون. وێڕای ئەوەی لە ڕووی ئابووریەوە زیانی زۆر دەگەێنێت بە ئابووری تاکو و دوجاریش بە ئابووری هەرێمی کوردستان. ئوسمان کورسات نیوز ئیدارەی سۆران.